هونەربەندی گۆرانیبێژ و مەقامبێژی کورد ماملێ ناوی محەممەدی کوڕی سەعیدی کوڕی عەلیە لە ساڵی 1925 زاینی لە گەڕێکی خڕەی شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لە خوێندنگای پەهلەوی و سەعادەت لە مەهابات تەواو کردووە. نازناوی ماملێ لە باپیریەوە بۆی ماوەتەوە. وەک خۆی باسی کردووە باوکی نەخوێندەوار بوو. کاتێک سەرژمێری گشتی هاتووە بۆ ناونووسین لیان پرسیوە ناوی خۆت و باوکت چییە؟ ئەویش وتوێتی سەعید مامعەلی. ئەوانیش نووسیویانە سەعید ماملێ چونکە زمانی فارسی PTA لە قسەکردندا بەکار ناهێنن. ئیتر خەڵکی لەوە بەولاوە هەر دەڵێن ماملێ. بنەماڵی ماملێ دەنگێکی پڕجۆش و خرۆش و زوڵالیان هەیە. هەر ئەم بۆ ماوەیەشە هانی ماملی داوە هەر لە مناڵیەوە هونەر بکاتە هاوڕێی خۆی و ببێت بە یەکێک لە شۆڕەسوارانی هونەری کوردی. ڕەحمانی مامی محەممەدی ماملێ ئەوەندە دەنگی خۆش بووە زۆرجار لە شوێنی دوورەوە هەوادارانی چوونەتە ماڵەکەی و بەدەم گوێگرتن لە ئاواز و گۆرانیەکانی ڕەحمان ڕۆژیان کردوتەوە. هەروەها سەعید ماملەی باوکیشی بە هەمان شێوە دەنگی خۆش بووە. دەوترێت کە محەممەد ماملێ یەکەم گۆرانی لە ساڵی 1938 زاینی تۆمار کردووە بە ناوی ڕۆیی بەجێی هێشتم. لا لرنگ و فرنگ و چینی شوخ شنجی خطای بربانی. زۆر سیاسەتمەدار و کەسی ناسرا و خۆشەویستی نەتەوەیی کورد لەسەر ماملێ بۆ چوونیان دەربڕیوە. کۆی هەموو دیمانەکان و نووسینەکان ئەوە پشتڕاست دەکەنەوە کە ماملێ کەسێکی نەتەوەیی بووە و هیچ کات خۆی لە نەتەوەکەی و ئازارەکانی دوور نەخستوەتەوە. لە سەردەمی ڕژێمی پاشایەتیشدا چەند جارێک بەند و دەست بەسەر کراوە و دوور خراوەتەوە. ماملەی نیشتیمان پەروەر چەندین جاران لەلایەن حکوومەتی ڕەزا شاوە دەستگیر کراوە. زۆرینەی سەرچاوەکان تەنیا باسی زیندانی ورمێ دەکەن، بەڵام ئەو لە شاری مەهاباتیش زیندانی دیوە. لە بەرواری 29 دوای 1940 لەسەر ئەوە دەستگیر کرابوو کە شیعری بەناوبانگی لە لایەی مامۆستا هەژار موکریانی کردووەتە گۆرانی. ماملێ لە ساڵی 1963 چۆتە شارۆچکەی قەڵاتزەی باشووری کوردستان و چەند ئاهەنگێکی گێڕاوە و پاشان چووە بۆ شاری سلێمانی و لەوێش چەند ئاهەنگێکی دیکەی گێڕاوە. ماملێ زۆر ئاشنای خەلیلی سدیقی و ڕەفیق چالاک بووە و گۆرانەکانی تایار تۆفیق و عەلی مەردان و سەید عەلی ئەزغەر کوردستانی و محەممەد عارف و تەحسین تەهای زۆر بەدڵ بوون. لە هەڵبەستیشدا هەڵبەستەکانی وەفایی و سلێمانی شاوەلە و
مارڤاغاو گۆران و هەژار و هێمنی لاپەسەند بوو لە زۆر گۆرانیدا بەکاری هێناون. خوانی ئەو شەوگارە بێدەنگەی لە جوانگەی دێ هەواز کە جڕەوەک بوو من کوتم هێدی بە حەزمینم دەوێ. بەگشتیش ماملێ خاوەنی زیاتر لە 700 گۆرانیە. ماملێ هەر لە سەردەمی لاویەوە وەک هونەرمەندێکی ئازادیخواز دەرکەوت و بەپێی ئەرکی کۆمەڵایەتی و کوردایەتی خۆی پێگەیاندووە لەگەڵ هیچ دار و دەستە و تاقمێکی سەرەڕۆ و زۆردار دانووی نەکوڵاوە. بابەستە و گۆرانی بەزم و کۆڕی هاوقەتارانی ڕازاندۆتەوە لە ڕۆژانی تنگانەشدا بە قەتار و لایەلایە خەڵکی لاواندۆتەوە. ماملێ لە ساڵی 1994دا دوا گۆرانی تۆمار کرد. لەو ساڵەوە تووشی نەخۆشێکی سەخت بوو. دوای 5 ساڵ لە بەرواری 23/1999دا بەو نەخۆشیە کۆچی دوایی کرد.